بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش لە بەرنامەیەکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری وێزیز و خۆشەویست. کاک بەکری وەستا شەریفی چایچی ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافیە. کاک بەکر کوڕی وەستا شەریفێک یەکێکە لە چایچێت دێرینەکانی شاری سلێمانی و لە ساڵی چلەکان چایچێتی کردو لە 1950 چایخانەی شعبی دروست کردووە. دیارە کاک بەکر زۆرینەی زۆرمان ئەیناسین و یادگاریمان هەیە لەگەڵ یاوەیەکێکە لەو دەم و چاوە دیارانەی شاری سلێمانی کە زۆرینەی خەڵکی شاری سلێمانی یادگاری هەیە لەگەڵ یا و چای دەستی کاک بەکرمان خواردووە. ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافیە باس لە چیرۆکی بنەماڵەی کاک بەکر و براکانی و چیرۆکی چایخانەی شعب و هەموو ئەو وێنانە ئەکەین کە وێنەی نەبینراون بە لە ئەرشیفی کاک بەکر و خانەوادەکەیە هەیە. زۆر وێنەی تایە کە تایبەتە بە بنەماڵی ئەمان و بە چایخانەی شعب. کاک بەکر جارم کاتت بەخێر بێن سەر چاوم. زۆر سپاس بۆ جەنابەت. چاومان ڕەش بوو. ئێوەش و پشتی کایوانەژەکەمەوەی زۆر سپاس بۆ جەنابەت. سەر چاو. ئەحواڵت چۆنە؟ تەندروستی چۆنە؟ لەخوا بەزای زۆر باشم. ئینشەڵڵا هەر باشە بیت. ئینشەڵڵا هەر باشە بیت. مەمنونم. من پێم خۆشە لەوە دەست پێ بکەم دیارە بنەماڵەی ئێوە وەستا شەریفی چایچی کە باوکی جەنابتەکە پێشتر لە هەورامانەوە هاتووە بۆ سلێمانی. بەڵێ. لەکوێ لە گوڵپەوە هاتوون یا باوکە بۆتی خۆی لە گوڵپەوە هاتووەتە؟ بەڵێ. ینی باپیری لە گوڵپ ژیاو. بەڵێ بەڵێ. لێ بووە. وەختی خۆی باوکم پیاوێکی فەقیر بووە، ئێتر براشتی بە بەڵام براکانی تۆزێ لەگەریا ناکۆک بوون. ناکۆ چوانێ بڵێم شەڕە بوو بێت. بەڵێ. ئەوان نیشانەوە ئیشی نەبووە، هاتوو سلێمانی. ساڵی چەند هاتوون سلێمانی و لە بیستەکانە هاتوو. لە بیستەکانە. ینی گرانی پێش بن وەکو بیستوو ماڵەیەکی لە گرانی گەورەم لە سلێمانی بووم. هەتا بۆ ناونیشانەیە کە وتی گرانی گەورە وەختی خۆی مەسوعەیەک شت هەبوو وەکو ئەم هینی ئێستا باە ئێستا. بەڵێ. باشە. ئەیگو ئەمە بۆ شەکروستا کامە بۆ شەکر وەکو ساوەڕوا بوو. باشە. بۆر و زەرد. هەر زەر وەکو ستاروا بوو وەکو ئێستانێ شتەگەستی بێتەوە. ئێتر لە وەختەوە هاتە سلێمانی وەختێ دایکش پێهێناوە گەڕاوە تۆ بۆ گوڵب. نازەم دایکشم وادی بیستەکان بوو بەس کەسێتری بوون. باشە. لێ دایکبی خواستووە هێنایەتی بۆ هێنایەتی بۆ هەڵەبجە لەزێ دایناوە کەڵای ئەخوختە باتە هەڵەبجە اینجا بچیتە بۆ سلێمانی. باش. ئەی بەچی بە جێب یان بەلۆری ئەو وەختە ئەوە بوو. ڕاست. هەتا وەختی ئەیگەڕێتەوە دایکە مەڵێ کە من هێناوەتە هەڵەبجە چۆ نانم بۆ کڕێت. دایکم دڵی پڕ بوو وای زانی باوکم بەجێشتەوە. کابرای پێوت بۆ ئەو بۆ ئەگەی وتی وەڵی پیاکەم ڕۆشتۆ کەما بێنە ناتەوە تو ئێساتەوە خوشکەکەم ئیجا باوکماتێتەوە سلێمانیەوە. ئێوە هەمووتان هەموو کوڕەکان لە سلێمانی لەدایک بوون. بەڵێ. تۆ لە 1947 بەڵێ ماڵتان لە گەڕێکی گۆیژە بوو. بەڵێ. پشتی گەڕێکی خۆمان کە ئێستا پێڵە جیازەکە پشتی چایخانەکە. بەڵێ بەڵێ بەڵێ. ئێوە لێوە لەدایک بوون. بەڵێ. براکانی تریشت کاک عومەر و ئێوە چەند بران؟ پێنج بران. بەکر، عومەر، هیوا، جەلال، جەمال سێ خوشکیشین. بەڵێ. پەروین و شیرین و چیمەن. هەمووتان لە یەک دایکن. هەموو لە یەک دایکن. ئامینە خان. ئەرێ وەڵڵا خەڵک وازایان برەی دوو دایکە. بەڵێ. دەمە درێژ بن ئینشەڵڵا. خوای گەورە بۆ یەکتان بێڵێ ئێوە ئێستا هەر پێنج براکە پێما بێت لە چایخانەی شعب لە دوای باوکت ئیتر چایخانەکەتان گرتە دەست و تا ئێستش هەر بەردەوام لەگەڵیا. دوای بێکەوە چین بۆ چایخانەی شعب و چیرۆکی چایخانەکە و ئەوان لەوێ باسەکەین بێکەوە. پێم خۆش هەندێک وێنە پیشان بم. بەڵێ. ئەم وێنەی وێنەیەکی وەستا شەریفی چایچی باوکتە. بەڵێ. وێنەیەکی جوانی ئەو کاتەیە دیارە وێنەیەکی تریشیە لە چاخانەکە داتان ناوە. بەڵێ. باوکت پێشەوەی چایخانەی شعب دابنێ پێما بێ وەکو دەستگیر چای ژێراوە لە بازار. مەقەڵی هەبوو. مەقەڵی هەر لە تەنێکیشی ئەوە بووە هەڵە ژیراوە جاغ بوو. بڵێ. چاکەی لەوا لێ ناخەڵدوێتیە کرد ئەو بەجیا و چا بەجیا تر ئەجێڕا بۆلا هەتا وەختێک ڕۆژێک باوکی دووتر بەرهەم بوو باپیر ئەوان بەڕێحمە بێ لە
دانش لەسەر لای حەمێد خان بەڵێ ئەڵێ بۆ نایە چامان بیتێ چا نایەتێ دوایی ئەو شوێنەی خالی مەکتەبە کە ئێستا مەکتەبەی هێریکا خالیە ئەویان بۆ گرت جێگای وەژاقێک و دوو کەسی تیا بوو یان سێ کەس تیا بووە لیانوەرە لێرە چا لێ بنێ لێرە چا چامان بۆ بێنە زۆر باشێتتر لێەوە بناغی چایخانەی شعبی دانا بەڵێ دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنەیەکی دایکت و لەگەڵ مامۆستایەکە ئەوانە چێن ئەمە دایکمە ئەمیش خەزووری عومەری برامە بەڵێ خەزوورێتی دایکت شتە هەر هەورامیە هەر خەڵکی گوڵپە بەڵێ دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنەیەکی دایکت و براکان پێما بێ بە دەتەمەنێکی مناڵیە بەڵێ بەڵێ بڵێ ئەوە چی بچێن ئەمە دایکمە بەڵێ ئەمە لە پشتەکە نووسراوە جەلال جەمال کاگاکۆی خاڵ ئاکوی خاڵ بەڵێ دوان لە براکان و کاگاکۆش کوڕی خاڵ بەڵێ دەستەکانە خۆش بێ ئەم وێنەیە ژوێنێکی تۆیە ئەمە لەگەر ژنێکە بوو ناوی باجی فاتم بوو ئەمە کەسی نەبوو بەس لا ئێمەژە لا ئێواژە پڕوکشیە بوو ناچوە لایەن ڕاست ئەمە ئەوەی خۆم ئەویش خێزان مەپرسن بەڵێ دەستەکانە خۆش بێ ئەمەش وێنەیەکی سیان لە براکانت کاکی وایە و کاکجەلالە و کاکجەمالە دەتەمەنێکی مناڵیە بەڵێ وایە بەڵێ کاک بەکردۆ لە هەمیان گەورەتری پێما بێ بەڵێ دۆبرا گەورەیان بەڵێ تەمەن درێژوی شەڵا خۆی گەورەتیان بوو بێڵێ ئەمەش تۆی لەگەڵ ئەمە لەگەرەکانت ئەمە خوشکە زامە بەڵێ ئەمەش خوشکە زامە ئەویش خوشکمە ئێوە خۆش ئەمە لە گوڵم گیراوە بەڵێ ئەمە ژوێنەیەکی کاگە هیوای براتە پێما بێ بەڵێ ئەمە سەردەمی پێشمەرگایەتیە لە دەرەوە پێشمەرگاتی لە دەرەوە بەڵێ ڕێز و خۆشەویستی مامۆ کاکیوا هەیە ئەمە ژوێنەیەکی خێزانی ئێوەیە دیارە وێنەیە لە یەکێک لە ئاهەنگەکانە گیرا دیارە ئاهەنگی یەکێک لە ئاهەنگەکانی یان ئەو خوشکە بوو یان خێزان دوتەرپایەق بەڵێ لە ئاهەنگی ئەوە گیرا بەڵێ چیان لێ ئەناسی ئەوانە هەڵەپەڕ ڕاهویان ناستم هەمووی فەیسبووکە سوکاری ئێوەی مەسوور ئەوش خێزان بۆ ئاوایە بەڵێ جەنابەت لە گەڕێکی گۆیژە بوون بەڵێ نزیک بوون لە قوتابخانەی فەیسەڵیەوە بەڵێ لەوێ چوویتە قوتابخانە من لێ چوو بە قوتابخانەی فەیسەڵیە کە ئێستا پێڵێن بازاری عەسری بن کە سپی یەک خوێنمە هەتا سپی چوار تا چوار لە فەیسەڵیە بووی لە فەیسەڵە بڵێ جام بەش مامۆستامان نەبوو بەڕێحمە بن ئیشان نەباون ئەخیر مامۆستا جەلال بوو مامۆستای ڕازە بوو ئەویش 3 تا 4 ساڵە پێش ئەمری خوای کرد بەداخۆ ڕۆحیان شاد بێ لە دوای پۆلی چوارەوە لە چوویتە شوێ بۆ لە فەیسەڵیە نەمای فەیسەڵا تێگە بەڵێ کردان بۆ بازاڕە ڕاست بەداخۆ بەزەکە مایە ئەوە بەداخەوە بینا جوانیان تێگیا و ئارێ بخوا بما ئێستا یەکێک لە ڕەمزە جوانەکانی ئەینە سەرا ڕاست ئەینەکە لەما لە سەرش کۆنتر بوو ڕاست تۆ ئەو ڕۆژت لەبیرەکە قوتابخانەی فەیسەڵیان تێگا ئەو ڕۆژەم لەبیرە جار ئەو بۆ بەیانەکەی کە ئێمە ڕۆشتین ڕیزیان کردین پۆلی 1 و 2 3 بەڕێز ئەڕۆشین بۆ ئەو مەکتەبە باش لەبیرە مێر کوڕێک ناوی پەیمان بوو چی بۆیە لەسەر پیرمەسوور شیوێگە بوو سەرقاپی نەبوو ئەس ئەم پەیمانم بەژڵ بۆ چی بوو کاتێکە بزای پەیمان جواب بۆ نەماوە ئەو ڕێبۆ نەماوە بکەوتە ناو شیوەکەوە ئەو لێدا ڕاست ئەم وێنەیە هەر لەگەڵ مامۆستایانی قوتابخانەی فەیسەڵیە مامۆستا جەلال و ئەوانی تیا بەڵام ئەمە پۆلی 6 ئەو کاتە مەکتەبەکەیان گۆڕیوە بە قوتابخانەی سەرکەوتن تۆ تا پۆلی 6 لە سەرکەوتن بووی دیارە وێنەیە لە مانگی 5 ساڵی 1964 بەڵێ گیرا بەڵێ وایە ئەمە وێنێکی زۆر جوانە بەڵام بەداخەوە لەو تەلەبانەی کەوای دەبینم بیچاون نەماون بەداخەوە ناناسبەوە زۆریان نەماون تەوان مامۆستاکاری مامۆستا جەلال مامۆستا پۆز مامۆستا جەلال ئەو مەدیر بووە بەڵێ
مامۆستا فۆزی مەعاون بووە بەس مامۆستا فۆزی تۆزێت تووڕە بوو معدەر حێزانێکی ناو سەدلەکەدا نابوو منزان بەدەستی دیارم خواردە زۆریش دیارە توێشی بولێتە لە بەهارەکان بۆیە حیزەرانە یارم خوارد دەستەکانە خۆش بێ و ڕۆحی ئەوانی شاد بێ وێنەیەکی جوانە ئەم وێنەیە شوێنێکی تەمەنی هەرزەکاری و لاوی تۆیە ئەمە لە 1963 پێما بێ گیرا شتەکەی وانووسرا لای هین گیرەوە لای مامۆستای یحیافەنی یحیافەنی بەڵێ ڕۆحی شاد بێ وێنەیەکی جوانی بۆ گرتی بەڕاستی زۆر تا ئێستا وێنەکە هەڵگرتووە تۆ دیارە لە قوتابخانە بەردەوامە بی لە دوای قوتابخانەی سەرکەوتن بۆ سانەوی چیتە سانەوی جمهوری بەڵێ بە سانەوی جمهوری لە خوارەوە بوو بەپێ ئەڕۆشتین لە ماڵکردنەوە بۆچی بۆیە بەپێ ئاهاتینەوە بۆ جوولەکان بۆ خوارە ئێتر جاری وا کاتینەوە ئێتر شەڕە سەگبانە کرد و یانە چی کولانەی سەگبانێ ناست لە سەگبانە دەرەوە ئەم نوع عشتانە ژیانی ماڵی وا بوو ڕاست بە ژیانێکی بەڕاستی زۆر خۆش بوو ژیانێکی خۆش و ئاسوودە بوون لە ساڵانێک چیتە قوتابخانەی شەو بۆی ئەوەی کە لەلای باوکە دیشت کردووە و بەڵام تا چەندت خوێن بە هەمووی ئەو وەختە ئەبووە بچوو تا ئەستانەوی 5 دینارێ باە باشە خۆی ئەبووە 5 دارێ باە تر نازە پێدارەکە بۆ چی بوو وازە بهێنا بەری شاگردی شاگرد تەنەکە چی بکردووە کرێکاری بکردووە لەگەر عوسمانی کابرایان عوسمانی حەمەبارایی بوو لەگە ئەوە ئیش بکردوو کە حەداد بوو مایەکی بە لای شۆگەری سەدەری نزیکەی 3 ساڵ 2 ساڵ و 3 ساڵ یان سیاس دووە بوو لای شۆگەری سەدەری بوو لە چەتە بخوێنەوە ڕەچەتە هی دووچۆرە یعنی ئەوەگە زیرەک بوو ئەوە لە لای کاکشەکەت مای تۆ ڕەچەتە هین تەخوێنەوە ئەرە وەڵڵا بخوێنەوە یعنی هەتا دوکتۆرە عەبدوڕەحمان ڕیس و دوکتۆر ئەحمەد کەماشاڵی و ئەمانە کە هەر لای دانیشتن تەعجیبە لێ هات ئەم بەکرە زۆر زیرەکە بەس لە ئینگلیزا باش بوو لە کێوە چوویتە لای باوکی تر بەتەواوی لە شەعب جێگیر بوو ئێتر چوون بۆ عەسکەری باش کە چوون بۆ عەسکەری ماوەی عەسکەری ماوەتر تاکو و نەقلاکردم کە نەقلاکردم بۆ جنوب نەڕۆشتم من فیارم کرد هاتووە چوی لا باوکی میشو کرد هەتا ئێستا ئەمە وێنەیەکی تۆیە بەڵێ دیارەمە تەسەوڕەکەم ساڵی هەفتاکان بێ ئەمە بەرامبەر حەمەیە بەرخیە هەمانی بەرخی بەڵێ ماڵتان لێ بوو دوای ناوێت لەسەر لای پیرمەڵەکەمان بوو هەر بەردەرگای خۆتانە بەڵێ بەڵێ وێنەیەکی جوانە پێم وێمە شەمان ڕۆژە بەس ئەو شوێنە کوێیە ئەمە سەربانی وتێلەکەیە سەربانی وتێل شعب کێسە چایخانی شعب سەبانەکە زۆر خۆش بوو هەموو شتێکە لێەوە دیار بوو ڕاستە لەو سەربانەوە کۆمەڵێک ڕسمی بەردەرکی سەرا ژیراوەکە بەڵێ ئەو ساڵانە لێەوە وێنەکانی دەرچووە من لە دوای ئەوەی کە لە هەفتاکان لە 1976 پێم وابێ دامەزرەی لە کارگەی شەکری سلێمانی بەڵێ چۆن دامەزرای ئتر کە لە عەسکەری پێ مەک هاتینەوە وتیان کرێکا دامەزرێ لە مەمەری شەکر باش پێش مەجموعەیە ناسیایەتیا بوو بۆی چاقەرەکەم ناسین هێشتا لەوە ئازادی نابوو چیمیایی بوو بەس بەداخەوە بە قسمی تیارەکە و نەما بەداخەوە ئیتر ئەوە بەناسی بانی کردم چی بۆ تۆ دەبانەوە تاعینیت من لێ تاعین بووم هەتا کە مەعمولی شەکرتەوە بوو ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەیە دیارە کە جەنابەت لە کارگەی شەکرەکە داوامت کرد بەڵێ چەند ساڵ لە کارگەی شەکر بوویت لە 76 لێ بووم هەتا تاکو بەرخەسە کرد ڕووخە کارگیشی گەورە بوو کارکی زۆر گەورە بوو زۆر مەعمەلیشی موی بوو ئەو ئەم نەفسی ئەم مەعمەلە بەس لە ئێران هەیە ڕاست شەکری بەرەمێنا شەکری سپی بەڵە شەکری سپی ئەم خامە کەیان وەکو جەناب بۆم باکری بۆ جەنابەت وەکو ساورا بوو سپیەکرایەوە جا لە هاوریشە چەوەدەرمان هەبوو چەوەنەر بەڵێ زۆر ڕاست ئەمە ژوێنێکی توێ هەر لای کارگەکە دیارە بەڵێ ئەمە ئەو حەفلەیەکە بوو لێوێ من نەچووم ئەم ڕستم لیانە گرت زۆر زۆر جوان وێنەیەکی جوانە ڕاستە کارگەکەش لە دواوە دیارە تۆ لە دوای کارگەی جگەرە ساڵانێک چووتەتە بەغدا نەقڵکرای بۆ بەغدا دواتر هاتوویتە تۆ لێرە چووتەتە
کارگەی جگەرە بەڵێ ساڵانێکیش لە کارگەی جگەرە بوویت بەڵێ ئەمە پێوێش ماوەی ئیشم کرد بەڵێ ئەمە وێنەیەکی ئەو کاتێکە لە کارگەی جگەرە دەوامت کرد ئەمە وێن لە جەماعەتی بڵغاریەکانە بەڵێ کە معمەلی هینادانا تەخمیر پشتی معمەلی جگەرە لە دیوی ئەو لای بڕی ئابڵاخەوە بەڵێ بینایەک هەیە پیانەوە تەخمیر یا ئەو تووتنەی هینە کردەوە پا کردەوە ڕاست هەیە لەگە ئەمانە ئەشم کردووە لە دوای کارگەی جگەرە چوویتە پاڵاوگە بەڵێ ینی لە زۆر شوێن لە کارگەی شەکر بووی دواتر لە بەغا بووی دواتر لە کارگەی جگەری دواتر چیتە ئەم پاڵۆگی سلێمانی پاڵاوگەی سلێمانی ئێستا لە شەکرەکەیە بەڵێ شوێنی کارگەی شەکرەکەی جاران بەڵێ ئەمە ژوێنێکی ئەو کاتانێ ئمە ساڵی 2023 بەڵێ لەگەڵ هاوڕەکانت لێ بووی بەڵێ بەڵێ ساڵی چەند خانە نشین بوویت کاک بکرد 2007 وەکو وەزیفەی تر خانە نشین بوویت خانە نشین بوو لەبەر چی لەبەر هەندێک هۆی تایبەتی خۆم لێ چکە مەژبەیە خەڵکە هاتێ ئەو پاڵاوگەیە ئەو پاڵاک ئێمە دوێستمان کرد ڕاست دەکەس بووین بەم دەکەسەوە مالێکت تەوامان کرد هەتا ئیشێکە دوایەتە خەڵکی زۆرتی هات زۆر ڕاستە تۆ بەتەنیشتەوەی کە لە کارگەی شەکر بوویت و لە کارگەی جگەرە بوویت و ئەوانە بەردەوام بەسەر لە چاخانەکە لەگەڵ باوکت کارت کردووە بەردەوام لە پاڵەوەیە کاری چاخانەکەت کردووە پێم خۆشە پێشەوەی بچین بۆ چایخانەی شعب بوو باسی چایخانەکە بکەین لەم بەشەی بەرنامەکە کەماوە تۆ لە ساڵی چەند ژیانی هاوسەریت پێکێنە 76 هەرو ساڵی کە دامەزرای خێزانیشت پێکێنە لەگەڵ کێ لەگە پرشخانە لەگە پرشنگ چی خزمەتیتان هەیە چۆن ناسیت باوکی لەگە باوکو ئامۆزا بوون باوکتان ئامۆزا یان ئێوە ژەر هەورامیەوە بەڵێ هەورامی بڵێ ئەو کاتی و ماڵتان دەستێمانی بوو ئەو لەوێ بوو ئەچوم بۆ گوڵۆ بن بۆ چییە چوی هەر بۆ لای ئەو یا نەوەڵ هەر بۆ سەدان ڕۆژ بۆ پێک دەستەکاری خۆش بێ و تەبە درێژ منی شەڵا ببێنێکی تۆ پرشنخانە بەڵێ ئەمە هی ئەو ڕۆژەیەکە ئەمە ئەو نیشانە کراوە بڵێ بەڵێ ئەم خانوەیە کە لوتم لە حاجی حەن لای حەمای بەرخیەوە لای حەمای بەرخی بەڵێ زۆر ڕاستە لەگەڵ پرشنخان چەند مناڵتان هەیە کاک بەکرد 5 کوڕ و کچێک 5 کوڕ و کچێک خوانیان بڕێ تەمەن درێژ بن بەس پێما بە کەسیان لای خۆت نەماوە مناڵەکان سەر تۆ پرشنخان بەیەکەوە بەتەنیان ئیتر ئەو کوڕشم بچووکە لەگەر خێزانەکە لەسەرەوە بەڵێ نزیکە لە خۆتەوە باش ئەمە ژەروێنێکی تۆ پرشنخانە بەڵام ئەمام ساڵانەی ترە ئەمە لە هەشتاکان ژێراوە هەشتاکانە لێرە بەڵێ ڕاست مناڵەکان چیەکەن کاگێ مناڵەکان ئاماژم لە مەحافزەیە بەڵێ دەستگای شەهیدانە بەڵێ دیاریم لە مەنتیقە سەنایەکەیە ئارام لە ئاسیایە ئاکامیشم لە ئاسایش بەڵێ بەڵێ تەمەند درێژمی ئینشەڵا هەر کەسیان ئیشوکاری خۆی هەیە و لەخوا بەس کەسیان ناتنە لای تۆ لە چاخانەکە تااقەتیان نییە بەس ئاماژ دەبێ ئاماژ ئەو قاورمەکە بڕشێت بەڵێ جارێ وایە زۆر بەناوبانگە خواڵ نایرێ قاورمێکی زۆر خۆشی بەڵێ قاورمی ئاماژ بەناوبانگە بەێ خواردنیەوە ناخۆ ئافێتی بێ ئەمەش وێنەی کۆمەڵێک لە مناڵەکانە دیارە تەمەنیشی مناڵیە بەڵێ بەڵێ کاکە ئامانجە و کاکە ئاریە و ئەو کاتانەکە کە مناڵ بوون ئەم وێنێش پێما بێ ماڵی ئەمە ماڵی کاگاری و مناڵەکان چەند نەوەت هەیە کاک بکرد ماشەڵانەوەت زۆرە چکە هەمویان بەڵێ بەڵێ هەمویان خێزانیان پێکێنەوە و تەمەند درێژ منی شەڵ ئەمە وێنەیەکە تر بۆی ئەمە ئەمیش خەریکە بە 23 بەڵێ وەڵڵا خەریکە بە 20 بخوا هیتریش بەڕێوەیە تەمە درێژ منی شەڵ ئەمە وێنەیەکی خێزانیە دیارە زۆر بەتانیتیایە مناڵەکان مناڵە کوڕ و کوڕەزا و کچەزا و ئەمە درێژمی شەڵا بەختەوەر بن خی گەورار بۆ یەکتان بێ ئەمە شەر وێنەیەکی خێزانیە تقریبا مناڵەکانی هەموو چیایە تەمە درێژمی شەڵ خێزانی هەمووتان بێکەوە ڕەندیارە ئەمە ژوێنەی جەنا بچە لەگەڵ هەر 5 کوڕەکەت و پێمە بێەوەشیان زاواکەتە دەستەکانە خۆش بێ تەمەند درێژ من خی گەورە بۆ یەکتان بێڵێ وێنەکان زۆرن دیارە
بەس پێم خۆش بوو ئەم وێنەیە پیشان بەم ئەمە وێنەیەکی خێزانیە ئەمە لە سیروان گیراوە لە سیروان بەڵێ ئەوە خەزوورتە ئەمە خەزوورمە و بەڵێ ئەوە شتێکی ژبرامە و بەڵێ ئەوە خۆم بوو ئێتر شتێکی ژبرام ئێوە خۆش ئەو تووشی نەخۆشی بوو بەڵێ ڕۆحی شاد بێ بەڵاتەکەم ڕۆحی شاد بێ ئینشەڵا تەمەند درێژ من خێزانێکی بەختەوەر خوای گەورە بۆ یەکتان بێڵێ ئینشەڵا قوربانێ بوو کوڕەکانە بۆ بێڵێ و لەگەڵ مناڵەکان بێکەوە پێم خۆشە بچین بۆ چایخانەی شعبوو لەوێ سەری هەندێک ڕسمی تر بکەین و باسی چیرۆکی چایخانەکە بکەین پێکەوە دەستەکانە خۆش بێت. خۆشەویستان لە دوایی وچانێکی کورت لەگەڵ کاک بەکری وەستا شەریفی چایچی بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە ڕستڵاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵ کاک بەکری وەستا شەریفی چایچی بەردەوامی دیارە ساعتونێتە چاخانەی شعب. کاک بەکر ئەمە و شوێنەیە کە تۆ زیاتر لە 70 ساڵە تایە کارەکەی و هەموو ڕۆژێک تۆ ییتە ئێرە ینی بۆ بە بەشێکی گەورە لە ژیانی تۆ. ئێمە پێمان خۆش بۆ ڕاستی عەسر هاتین بەڵام لەبەر قەرەباڵغی بۆ ئیسراحەت لەوانە تێک نین کە میوانانەی کە لێرە بوون برارماندا شەو و لێرە بەرنامەکە بکەین لەگەڵ جەنابەت. من پێم خۆشە باسی مێژووی چاخانەکە بکەین بۆ پێی کە تۆ جەنابەت لە پەنجاکانەوە لێرەی ئەم گوزەرە ئەگەر لە دەرەوە دەست پێ بکەین دیارە ئەو بەر قوتابخانەی فەیسەڵیە بوو تەنیشتی خەستەخانەی ناوەڕاستیان ئەم دەوروبەری ئێوە چی تیا بوو؟ ئەو سەردەمە دیارە تۆ دەستگێڕ بووی چاد لای باوکتەوە بر بۆم دوکانانەی وەختی ئەمە مۆتیڤێت تا فەیسەڵی بوو بەڵێ من تاکو مستفی چوار باسمان کرد بەڵێ باشەوانە ڕاست دوای جا خەسای ناوەڕاست بوو خەسای ناوەڕاست لە ناوەڕاستا بوو بۆیە ئەمە خەسای ناوەڕاست چادۆری باغ بوو بەڵێ باشە ئینجا وەرە ئەم بەریشە ئەم بەرەوە ئەمە دوکانەکان دوکانی خوار ئەو بە بازاری زانکۆ ئەوە دوکانی عەبەدادی پێڵێن باشە ئەوە مەسوولێ دوکانی کۆن بوو دەرگاکانی وەکو دەڕاوە نەبوو بە تەختە داخرا باش ئینجا وەرەوە بۆ سەرەوە ئەو وتێر شیرین ئەوە وتێر شیرین نەبوو ئەوەی مەسوولێ دوکان بوو ئینجا سەر ئەوە مزگەوتی موفتیە ئاکە ئێستا پێڵێن بازاری جەوازەکە تۆ وێنەیەک هەیە لێرە هەڵواستراوە تەمەنێکی مناڵ ینی هەرزەکاری لەگەڵ مەلا موحسین مجاوری مزگەوتەکەش لە بەردەم مزگەوتی موفتیە لە دەرەوەی ینی لە لە بەردەمی مزگەوتەکە ئەو مزگەوتە ئەم جی بوو بەڵێ ئەم مزگەوتە تێشاننا چیان وایە سەبانەکە ڕووخاو و بە عەمەلیەوە نایە ئێتر تێشانەکە تێشانە ماوەیەک ئەمە کەلاوە بوو ڕاست هیماری بوو وتیان ئەرێن مزگەوتی مفتی هیماری مفتی بوو ئەوە وەخت پێیان کردو بەسی بەس بۆ مزگەوت ئێتر نازانم چۆکرا بە بازاری جەوازەکە ئەوە نازانم باشە لە تەنیشتی ئەو بۆ خوارەوشی بوو دوکانی حاجی عەیزبەک بوو باوکی شەوکەتی سەدەری ئیدارە بۆ سەر و دوکانی عەلی شەوکەت هەلێوا بوو هەلیانە بوو ئەو کاتێک کە توویشت لاگرە دوکانەکەی لێ بەڵێ دوو دوکان بوو بێنەکەوە ئیجا سەر ئەو عەلی شێخ بەرەج بوو نووری شێخ بەرەج بوو بە برای خۆ بڵێم ژان مەجید سوڵتان بوو تەنیشتی ئێوە دوکانی کاک مەجید سوڵتان ئێستا شەر دوکانی خۆنەرەکەی هەر پێڵا پرۆشە بەڵێ ڕاستە هەر بە ناوی مەجید سوڵتانەوە کاک عومەر کەی هاتێرە مەکتەبەی سلێمانی ئەویش ساڵانێکی زۆرە ئەوە زۆرە بەڵێ بەس بۆ خوایە ئەوم لە بیر نێ لە پەنجاکانەوە پێما بێویش هەر لێرە ئەم کتێبخانەی هەبوو کتێبخانەی سلێمانی و ساڵانێکی زۆر چۆن چایخانە شعب شوێنی کۆبوونەوەی ئەخر باشە ئەسکە وەختی خۆی ئەوە هیر نەبووە مەکتەبە نەبوو دوکانی وەستا حەمەسەی خاتیان پێوت کەی کا عومەر کردی بە کتێبخانە ئەوان نازانم بەخوا ئەلەم لێرەوە لە دەرەوە هەتاکو چ ئەوسەر ئەو هەمووی مەشینی خاتی تیا بوو ڕاست ئیشی خاتیانە کرد بەڵام خاتیشی چاکەوت پانتۆڵشتیوە ڕاست
تۆ ئێستا پەیوەندی چۆنە لەگەڵ ئەم گوزەری ناو بازار دیارە تۆ کوڕی ناو بازار و ساڵانێکی زۆرە وەکو سوعبەت و پێکەنین و ئەچیتە لایەنەوە کاک بەعیز و جگەرچی و سوعبەت و پێکەنین سلێمانی خۆی بۆ خۆشە بەیانیان نیتە بازار جمعان بەیانیان یەیتر ئەم گوزەرانە هەمووی کۆبن و سوعبەت و پێکەنین بەڵێ وایە جارێ حاجی بەعیز کە دەستێکی بە سوڵکردنەوە تۆزێ مشکل دەستەکان خۆش بێ دیارە ئەمە شوێنی وەجاخەکەی ئێستا جاران باسمان کرد سێ چوار جار ئەم شوێنە تانگۆڕی و وێنەیەکی ئەمە وێنەی باوکتەوە ئێستا شەریف وێنەیەکی جوانە لێرە داتانناوە جاران چاخانەکە هەر لەم شوێنە پێکاتوو لەم شوێنە پچکۆلە بەشێک نەبوو لە چاخانەکە بە ئەزگە ئەو مەکتەبێکە خالیت شوێنی کتێبخانە کتێبخانەکە جێگای دوو کەسی تیا بووە بە پلیکانە لەو شوێنی تەنشی ئاوەسە کردی بۆ سەرەوە باشە کاکە ئێتر جێگا دوو کەسی تیا بووە باوکم لیان نابوو ئێرە ئەم بەشە چی بوو ساڵ ئەمە ساحەیە بوو ئەلیانە لە شوێنی ئەم مێزامە حەوزێکی ئاو بوو حەوزیە ئەمە ئەرخەوانێک بوو یاش توێ بوو باشە ئێتر چوادری ئەم خشەش دەبوو خشتی سوور هەیە پانەکان ئەوانە بوو دیارە ئێرە ئوتێل شەعب بووە ئەم چاخانەی ئێوەش کە دروستە بێ هەر بە ناوی ئوتێل شەعب بۆ ناوراوە چاخانەی شەعب پیان ئوتێل ئومەرا تر نازان بۆ یانیشتی بە دوایی شۆڕشی چواری تەمموز کردیان بە چاخانە بە ئوتێل شەعب ئێمەش بە ناوی ئەوە چاخانەی شەعب تا ئێستا ڕووکو خەڵکێ گلەیەک ئەڵێ بۆ ناڵێک گەل خۆی بەناوی هەر بەناوی بۆ ناوە هاتووە پێما بێ ساڵانێکیش لێرە وەستانەزەر چێشخانەیەکی هەبووە لە ناوم حەوشەیە بەڵێ ئەو ژوورە بوو ئەو ژوورە ئەمەش شوێنی ناخواردنەکە بوو ئەم شوێنە ینی ئەم حەوشەیە و ئەم شوێنی بەکاری ناو بەڵێ بەستێ پلیکانە سەرتی سەرە بۆ ئێرە ئەمە وتی خۆی علی وەسکاری بەڕەحمە بێت وتی منەوە دابەزەکە ئەو چۆڵ ئەو نەبوو چۆری کرد تەختی کرد بۆمان ئێوە لە دوای کۆچی دوای واوکت و بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە ئەم شوێنە ئەگرن و بڕیارێن کە گەورەی بکەن بەڵێ ئەم وەختی خۆی لە شۆڕشی نوێە ئێرە بوو ماڵبەندێکی کۆبوونەوەی کۆمەڵی ڕێزاری کوردستان بڵێن لە شۆڕشی نوێ لە شۆڕشی نوێ حکومەت چی کرد تەوان پێزانی خەڵگە بوو پیاوچاک کە خەبەری هەبوو هات چیان کرد ئەرزوحاتەکانی ناو سەرانە هێنا ئێرە ئێتر بە ئیستیخبارات و بە مەخابارات و ئەوانەوە ئەمانە هەمویان کردیان بە زۆر زۆر دوای ڕاپەڕینەکە کە ئیشان نەما هەما لێکڕێنەوە ئێوە کردان بەم چاخانەیە سەری شەوە هەر ئەمە چواردەوری ئەمە بۆش بوو باشە چواردەوری ئەمانە هەمووی ژوور بوو تا چۆ ئۆستەرەوە ڕاست یێرەوە حەمام و توالێت ولیانە زۆر ڕاستە دیارم چاخانەیە لەبەری شوێنەکەی شوێنێکی استراتیژیە پێما بێت چەند جارێک هەوڵیەوە درا کە بیکڕن بیڕوخێنن بکرێ بە عیمارات یا بە هەر شتێکی تر بەڵام نەیان هێژوە لەوەشا ڕۆڵی جنابی هێرۆخان ڕۆڵێکی دیار بوو کە ئەم شوێنە کەلتوری پاراست زۆر سپاسێکێن دیاری بەڕاستی ئەو وەختە بەڕێز مامجارات بەڕێحمە بێت لە ئەڵەمانیان نەخۆش بوو تەمام لێرە قسەی گەراکرد تێو چاخانەی هی خۆمانە ناوی بە هیچ شوێنێک بە هیچ شێوەیەک دەستکاری بکرێت هەبێت بێت بە ناوی چاخانەی شابەوە ئێوەش بەردەوام بوون بۆ شێوەیە خۆشبەختانە تا ئێستا چاخانەکە دیارە گۆڕانکاری لە ستایل و لە شێوازەکەیە کراوە چەند جارێک نۆژەن کراوەتەوە بەڵامەوەی کە هەیە هەڵواسینی وێنەی کەسایەتیە گرنگەکانی شار کەسایەتی کۆمەڵایەتی سیاسی هونەرمەندەکان ینی ئەوەی کە من ئەیبینیم و هەستەکەم بەبێ جیاوازی لە هەموو سەردەمەکان وێنەکانتان داناوە دەستەکانتان جیاوازی تەمەن خەڵک سانسۆرتان لەسەر هیچ کەسی نییە وێنەیەکی لێرە هەبێ یا ئێمە گوێ ناهێنێ ئێستا مەجموعێ شاری ترەوە لەوانەیە مەجموعێ ڕسوڵاتی بەڵام ئێمە گوێ ناهێنێ وێنەی هەموو لایەنە سیاسیەکان هەموو لە چەپەوە لەم سەری چەپەوە بۆ ئەو سەری ڕاست وێنەیان هەیە کەسایەتیەکان لێرە دەستەکانتان خۆش بێت چەند جارێک نۆژن کراوەتەوە دوایین جاریش نۆژن کراوەتەوە لە لایەن دکتۆر عەبدوڵەتیف ئەو کەسانە کردێتەوە بەبێ جیاوازی ئێمە هەموویان چەند جارێک نۆژن کردی خۆیانە
بەتەشید ماری دووبی خزمەتێکی گەورەی زۆر ڕاستە. ئیجا بە سپاسیانە کرد سپاسی ئێوەش دەگەین کە بەستەدا کردینەوە کە ئەشتان کێشاوە. ئێوە گەورە من پێم خۆشە کاک بەکرد بەیەکەوە لێرە دابنیشین هەر لە ناو چاخانەکە هەندێک وێنەم لەلایە هی جەنابەت و کۆمەڵە کەسایەتی و پەیوەندیان بە چاخانەکە و بە ژیانی تۆوە هەیە پێکۆ سێریشان کرد. فەرموو. کاک بەکرد لە بەشی یەکەمی بەرنامەکە باسمان لەوە کرد کە تۆ لە 76 دامەزرای بەڵام پێش ئەوە لە دوای هەرسی شۆڕش و دروستبوونەوەی شۆڕشی نوێ لەو ساڵانە با بڵێن پەیوەندیەکی بە کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستانەوە چۆن پەیوەندیت کرد بە کۆمەڵە ڕەنجدەرانەوە لە ڕێخستنەکان ئیشتە کرد لە ڕێگەی چیەوە بوو ئەوە؟ من ئەو وەختە ئێوە لە پێشوێ بووین بڕێ شۆڕشی ڕاست من و کوڕێکی خاڵم بەیەکۆ بووین لەگەر دەستەوە خۆشێت ئەنۆر و نزاری عقیدەمین و مانتەوەن مامۆستی کاستەباح لێرەیە ڕاست کاگەنەوە شەید بوو ملازم نزار ئەو سال لە ئەردەنا کابرای ڕۆژێک من و کوڕی خاڵ لە پێشێ دانیشتبوو لە شاخانێکە هات من ناسیمەوە بۆی زەرامێکەوە ناش لەگەمانە و خێرە کاسەداتی وەڵاهی هاتووم بۆ ئیشێک باش ئێوە دۆزیەوە ئێوە ناسیاوە ئەمە حەزەکەین شتێکی پێ وڵم بەرامبەری خۆماوێ باکە دەستدانەوەڵە تی ئێمە کۆمەڵی ڕێدانی کوردستانی مارکسی کۆمەڵی مارکسی لێنێ بە تەمای بێریان ناوتمەڵا سەرم پێوەنیە کاکە چۆن نایم تۆ هاتووی لە مەدەقەی شار باشێر و لە دانشی واتی وێرە ئێمە بینەوە چۆن نایم یەم سەر چاو تۆ لە قسەماکە بێکەوە و ئشتی بەنامەیشتی یانێ ئەوە نابوو ئەمە پەیرە و پرۆگرامەکەی میخوێنەوە شەو جواب ئێوارە جواب بەنەوە تو بەسەر چاو کرێمانەوە تو بەڵا کاسابن بەدڵمە ئێمە لەو تۆ لێوە پەیوەندیت کرد پیانەوە پەیوەندی بەڵا تاکی لەگەڵیان بەردەوام بووی لەگەڵ ئەم هەتا ڕەوتە دەست پێکردووە شۆڕشی نوێش لەگەیانە بووم هەر لەگەیانە بووم هەتا ئێستا زۆر ڕاستە لە دوای دەستپێکردنەوەی شۆڕش و دیارە بۆ حکومی چایخانەی شەعب شوێنی کۆبوونەوەی ڕۆشنبیران و نووسەران و ئەدیبان و ئەو کەسانی کە ساڵانێک لەو ساڵانش ڕێخستن بوون هاتوونەتە ئێرە زۆر جارێرە ینی لە سەردەمی حەزبی بەعز ئەمە نیاوەتی بەسەریا سەردەمی مولازم مۆحسین هاتوۆتە ئێرە مەسەلەن بۆی خەڵک بگرێ شوبهیان لە خەڵک کردووانە بەڵام حکومە دواکە ئەم شوێنە ئەکا بە شوێنی ئەرز و حاڵچیەکان و ینی ئەو کاتەکە ئەمە حەوشەیەک بۆ دیارە چاخانەکە نەبوو بەڵێ شوێنەکەیان گۆڕی کردیان بە شوێنی ئەرز و حاڵچی ینی دوایەوەی کە کاک نەزەر کۆچی دوایی یەکە وەستا نەزەر بڵێ مەتعەمەکەی نامێنێ لێرە و چەند ساڵە و ئەم شوێنی ئەرز و حاڵچیەکان پێ ساڵ حکومەت بەمە بە زوای لێ کرد بەس دیوانێ کرد هەم ئێتە پێکرد لە ئێستەقبالات و ئەموو زۆر لە مختارەکانی تێگەشتی بە خەبرات بوو ڕاست بەس بە ناو نەڕێ باشێکە زۆر بەڵام هیچی بۆ نەکرا ئەتر بوو بە شوێنێک تەجدۆتەکی داخستە ئەجا بوو ناسی مخسێ پێر ئێرە بوو ئێرە دانیشت لەولا دانیشت هەتا ڕۆژدا بۆ نمونە لە بەدەمی ئەو مەکتەبێکە خەدارشت بوون ملازم مخسین خۆیکە بە ژوورە باش محموود خاچی لەو ژوورا بوو محموود خاچی کە هات ئەمانەی بینی دۆبێ ناکەن چ بابە بە کەشتە دەبینەیە هەستە لایەن بەریانە وەرە کاک بەکرد توتم باشە بەسەر چالایە بم وەڵا چوو توگام خۆزانەی شێوچینەوە وەڵا بۆم لازم مەسین هێنام ئەم لاوە تەبان ناوە داڵانەکە ڕۆژ هاتەوە بۆ ئێوارەکە تۆ نایبە جۆزێر دەسەر خۆبیت چیزانم ئەوە بخاتی پیاغەمبەر قسەی نەکردم قسەی نەکە عەلا کولی ئیتر هاتەوە لەم ناوەدا ئەنیشت ئەم
ژووری ئێرەمان ئەمە بە سێ پلێگاش لەسەرەوە وەجاخەمان لێ ناخستان ئەو ژوورەوە ڕۆژێک کوڕێک هات قاچی ڕاگوچ خۆی درایی لە بەرابوو باش کابحسین لە شوێوە و کابحسین شوێ چی نانێتمەوە نایناسم کاکە تەماترساین شتێ لێرە شتێکی لێ بکە ئێمە تیاشین والله چی بناسب محسوم ئەوە نیە لە خۆشیان دانیشتووە چپانێ بە جوچکا و ڕۆشت کاتێکەوە ڕۆشتن لە بەردەمی سەیدەلی نەوالە ئەو کتە سبەخانی مەری عارف پیتەک بوو ئەلیاس دەلامەشیان کوشت بەداخەوە ئەرە وەڵا زمانێکی ناخۆش بوو هەر زۆر ناخۆش بوو ئینجا لە ترس و دڵە ڕاوچێ و مولازم محسین و یعنی زۆر زۆر پشتیوانە تێکەشی لێرە بەڵامیشە بۆ کەشف نەبوو هیچ ئێوەش لە ناو جەرگەی بازار و قەرەباڵخی و خەڵک و بەردەوام من بەرزەبتی تەڵزیبات بوو من نەوزانی بوو منی تەڵزیبات ئەو نێزانی بوو هەردووتان ڕێخستن بوون و کەسان نەگاتان لە کەس نەبوو کەس دانەچێ ئەوە نییە سات داشت لە تر لە قساکە وەڵام من لە پڵاکوی پڵاکەس نە سێ کەس بوون یان دوو کەس بوون ئەو لەوە زیاتر نەبووە تۆ هەر نای دوو کەسە زانی سێ کەسە زانی لە ڕێخستنەکەیتر تاو ئەویش ناوی نهێنی خۆی بوو تەمەن کە تۆ بوو بە تەڵزیب ناوی نهێنی ئاایەتە ئەمە ناوەکەتە زۆر ڕاست پاسەری هەندێک وێنە بکەین هی ئەو ساڵانە سەردەمی گەنجی و سەردەمی گەڕەک و ئەمە وێنەیەکە ئەمە بەردەمی حەمامی بەرخیە بەردەمی حەمامی بەرخی بەڵێ کێو کێن ئەوانە کاکە ئەمە ئەوە بنم یەکەمیان لای ڕاستەوە تۆی بڵێ مام عەلیە ئەمە خەسەوە ئەویش شەماڵ وێنەیەکی جوانە بەڕاستی کوڕانی گەڕەکی ئەو ساڵانە کە لێوێ بڵێ ئەم وێنێشەر کوڕانی گەڕەکن پێم وابێ لە 1975 گیراوە لەم دیواری ئێرەوە بۆ سەرەوە جادێ بوو ئێوە هاتی لە خوارەوە ڕاست وێنەیەکی جوانە هەر لە خوار پیرمەستورە ینی هەر لە بەردەمی حای بەرخیە تەوا ئەم وێنێش چوار گەنجی ئەو ساڵانی سلێمانین ئەوە سەرچنارە کوێ ئەوە ئەمە سەرچنارە بەڵێ ئەمە منم ئەوە فەرهادی ناوە ئەمە ئارازی ئەحمەی هین ئارازی ئەحمەی ئەحەی سەعبانەیە بەڵێ وێنەیەکی جوانە بەڵێ وەکو هاوڕێ بێکەوە چون بۆ ئەرێ وەڵا ئەم وێنەیە کاک بکرد پێما بێ ئەمە مووسڵە ئەمە مووسڵە بەڵێ بۆچی چون بۆ ئەوێ ئەوە کێیە چین بۆ دەورە لە مەحمەدی شەکرەوە بەڵێ چین بۆ ئەوێتر هەمووی وارەکەدا بەزینێت لە دەوام ئەچی بۆ پیاسە بۆ خۆمان وێنەیەکی جوانە چەندێک لە مووسڵەمانەوە بۆ دەورات دو هەفتە ماینەوە چکە وێنەی مووسڵت زۆرەی ئەو ساڵانەکە لە مووسڵ هەفتە ماینەوە بەڵێ دەستەکان خۆش بێ ئەم وێنەیەکی شایخانەی شابە بەڵام وێنەکە کۆنە دیارە و کاتە کاک جەلالی برات هێشتا مناڵە بەڵێ ئەم وێنەیە لە 1982 گیراوە کاک جەلال لێ مناڵە چاتێکە بەڵێ وابوو ئەوە بەردەمی ئەو مەکتەبەیەوە ئەو کاتە وەجاخکە لەوێ بوو وەجاخەلیانە بوو ئەم ژووری ئەوە ژووری مەحمەد خاکی بوو کە پێم وتی بەڵێ ئەمە پورزامانە ئەوی جەلالە ئەوش کاک جەلال وێنەیەکی جوان بەڵێ وێنەیەکی جوانە دیارم چاخانەکە بە پێی تێپەڕبوونی کات زۆر گۆڕانکاری بەسەرات و جارێک وەجاخەکە لەم بەر بوو جارێک لە بەردەم کتێبخانەکە بوو ئێستا هاتوێ تێرە ئەمە وێنەیەکی ئەو کاتی چاخانەکەی کە وەجاخەکە لەو بەردانرا لە سەرەتا وابوو وێنەیەکی ئەو ساڵێن بەڵام کتێبخانەکە هەر لە شوێنی خۆیەتی کاک خالی دیشە لە کتێبخانەکەیە تا ئێستا و بۆ بەردەوام ئێستا بڵێ چالاکیان هەیە ئەمەش وێنەیەکی ترە ئەم جارە وەجاخەکە لەم بەرە ساڵانێکیش هات بۆ ئەم بەر بە چادری خۆ ئەخلاینەوەی بکاکێ ڕاست بۆچی ئەم هەموو ئەم وەجاخەتانە گۆڕ بوو مثلا دیدانەکەمان گۆڕی ئەو بەر ژوورەوە دەرەوە ئەوایە زۆر ڕاست ئەمە ژوێنەیەکی دیارە کۆمەڵێک لە براکان و خەڵکن هەر چاخانەکەی ساڵانی پێشەکەم لەو بینای گیراتە سەرکەمەوە ساڵای 90ەکان بێ بەڵێ ئەمە ژوێنەیەکی کاک عومەری براتە لەگەڵ کاگاماش ئەمە وێنەیە ساڵی 2003 گیراوە ئەم وێنەیە هێشتا وەجاخەکە لەو بەرە دیارە
کاک بەکر ئەم شوێنە تۆ زیاتر تقریبا 70 ساڵە لێریت بەڵێ بە بەردەوامی هەموو کەسایەتیانی هاتوونەتە ئێرە لەم شارە کەسایەتی گەورە لە سیاسی لە ئەدیب لە ڕۆژنامە نووس بەڵێ لە شاعیر هەموویانت بینیوە و هەمویان بێ لێرە هاوڕێ ئێوە بوون و تۆ ئاشنابووی پێیان زۆر ڕاستە ینی دەفتەرێکی بیرەوەریتان هەیە کە زۆربەی ئەو کەسایەتیانە لە ناو دەفتەری بیرەوەریشتیان بۆ چایخانەی شابنووسی زۆری دیان لە بیانێکی دیایە ڕاست ئەنجا ئەم وێنانن کە لێرە هەڵواسراوە دیارە وێنەی زۆرێک لە کەسایەتێک گرنگەکانی کوردستان وێنیان لێرە هەڵواسراوە هەر لە سیاسیەوە بیگرە هەتا ئەدەبی و ڕۆشنبیری ئەوانش ینی زۆرێکیان هاتوچێ ئەم چاخانەیان کردووە و لێرە بوون ساڵانێک هاتوچێ ئێوەیان کردووە شوێنی کۆبوونەوە و دانیشتن و هەڵسانیان زۆر ڕاستە تۆ بە زۆربیان ئاشناویت بەداخۆ ئێستا کە وێنەکانیانت هەڵواسیوە ئەوان کۆچی دواییان کردو ئەم وێنەیە وێنەیەکی کاکشێرکۆیە کاکشێرکۆ بێکە شاعری گەورە کاکشێرکۆیەکی بلۆ کەسانی کە هاتە ئێرە وایە هەتا ئەشی ڕۆژ کە هات لە ژێ پلێکاندانی بۆتر دوای نەما بینیەوە زۆربەی کات لەوێ دانیشگا نهاتش خۆ لێ دانیش شوێنی خۆی بوو زۆرتر لە ژێ پلیکانەکان بەڵێ وا بوو ڕاست ئەمەشان ئارامی کوڕبە کە لێ بووە ڕۆحی شاد بێ ئەمە وێنەیەکی جەنابتە لەگەڵ کاک عومەر و ڕۆژ مامۆستا فەهمی خۆشەویستە ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە یەکێک لە مامۆستا دڵسۆزەکان دیارە ویژێتە ئێرە بۆ لاتە بەڵێ هەموو بەیان لێرە هیوادی کاپوچینایە جا بەجای چایەکە بەسەریا ڕاست ئەمە وێنەیەکی جەنابت و کاک مستەفا ئەحمەدە هونەرمەند ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە یارە زۆربەی هونەرمەندەکانیش دێنە ئێرە بەڵێ و هەموو ئەو کەسایەتیانەی تر ئەمە وێنەیەکی جەنابتە لەگەڵ خوا لێ خۆش بوو هونەرمەند کاک هادی مەحموود ڕۆحی شاد بێویش زۆر کات لەناو بازار بۆ هاتە ئێرە ئەمەش وێنەی یەکێک لە بەخشراوەکانە بڵێ ئەرێ وەڵا دای پێوت بشێت بکرێت بکرێت چای بخۆینەوە بەخشراوەکانی ئەهاتنە ئێرە بە درێژای و ساڵانە یانیان لە شەباب و ئەوانەی ئەم وێنەیەش هونەرمەند پەیوەنجافتان لەگەڵایە بڵێ ئەوەی لەوێ ژیراوە لەگەڵ تۆ براکانن بڵێ هونەرمەندانی کامگار زۆر جار هاتوونەتە سلێمانی و لە ڕسمەکانی شابینیم زۆر جار هاتوونەتە ئێرە ئەمە یەکێک لە وێنانەی کاکێژن کامگارە سەردانێکی ئێیانە کرد ڕاستە هەموو جار بێنە سەردانێکی ئێرەکەن بەس ماوەیەکە دیار نین ماوەیەکە دیار کاگەمیر و دواوە دانیشتوو ڕاست کاگەمیری زوو ینی زۆر لێرە دانیشت زۆر کات لێرە ئەیبینم ئەمەش وێنێکی تۆ هونەرمەند بەکڕەشیە ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە باری تەندروستی جێژیرنی بە هیوای تەندروستی باش بۆی ئەم وێنەیە جەنابتی لەگەڵ دکتۆر دیارە پەیوەندیتان چۆنە بێکۆ پەیوەندیمان زۆر باشە من ئەرێ وەڵڵا هەتا بڕێ باشە ئەوەی من ئەو خۆشەیە ڕاستە خۆشەویستێکی زۆر زۆری نین دەبینتانە هەیە ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ دکتۆر دیار تەمان درێژ بێ ئینشەڵڵا کاک بکرد ئەم وێنەیە دیارە جەنابەت خەریکی چاتیەکردنی وەجاخەکەتان داناوە بەڵام ناو چاخانەکە نییە ئەمە کوێ ئەمە لەبەرزی ناوی چییە ریادی نۆڕۆز بوو لە سەهۆڵەکە بەڵێ بەڵێ یانی ئەوە لە یاد و بۆنەکانی شاچوونەتە دەرەوە و چاخانەکەتان بردووە ئەچین بەڵێ ڕاستە ماوەیەکە پێمان پێشڵن ناسین هەرکەکەی قورسە ئەرە وەڵ ئێرەش چۆڵکە زۆر ناخۆشە کاک بکرد ئەزانی کە ئێوە ئێرە مەسەلەن جاروایان نۆژەنێکەنەوە یا ڕۆژێک نییە یا خەڵکێکی زۆر ینی ئەوە نییە ئەوە هەر زۆر ناخۆشە تعزیێ وایە نەوە بێ بۆ خەڵکێکی زۆر ڕووە کاتە ئێرە کە ئێرە نەبێ ینی هیچ زۆر ناخۆش بۆ ئێوەش و بۆ ئەو خەڵکش کە ڕاهاتون ڕۆژانە سەردانی ئێرە ئەم وێنەیە شوێنەیەکی جەنابتە لەگەڵ جەنابی کاک کۆسرەتە ئەوە کوێیە ئەمە لە سەرچناگیراوە سەرچنا ئەمە ئەو وەختە بوو کە لە پاڵاوگە بووین منە بەڕێز بەمجارات بەڕەحمە بێت هەر سەردانێکی کردین چیە بۆلاتان ئێوەتان باشە بەخێر بێت کە هات وتی ئێوە ڕۆژی پێشەمە هەمووتان دەعۆتە لای من
لا سياحكي شنال بەڵێ اتكلم شنو كاكو ستو النات ايما مجلاوتي استحوان بخوك وبيك تلفون هميان هات ڕاست اما كاكو وێنەیەکی جوانە بەیوێت تەندروستی باشیش بۆ جەنابی کاکۆسەر ئێوە لە بۆنە کۆمەڵایەتیەکان لە بۆنە سیاسیەکان کاک بەکەریانی وەکو کەسایەتێکی جوانی سلێمانی تۆ کاک عومەر براکانە یانی بۆ زۆر شوێن بانگ هێشتەکرێن و لە زۆر بۆنە و مناسبەیە ئێوە ئامادەن و ینی هەر لە کۆبوونەوەکانی جەنابی مامجەلالەوە هەتا بۆ ئەوانی تریش ینی ئێوە لە زۆر شوێن ئامادە بوون پێم خۆش هەنێک پرسیارە لێ بکەم لەسەر چاخانەکە بە درێژای ئەو ساڵانی کە تۆ کار لێ کردو کە تۆ یەکەم جار هاتیتە ئێرە لێرە چا بە چەند بوو؟ چا بە عانەیە بوو یا بە فلسێ بوو فلسێک ئەدوای بۆ دوو فلس فلسێ بچوو بوو دوو فلسەکە تۆ دەگەوەتر بوو یانی تۆ لە چای فلسیەوە لە بیرتە بەڵێ باشە جاران لە 50 و 60ەکان چای چیتان لێنا زیاتر چی باو بوو لە سلێمانی هات هەرە و چای سیلان بوو لە سلوقێکا بوو چادری بە گونیە پێچرا بوو دوایی جا بە تەلیش بەڵێ هەر ئەوە هەبوو چا بەس ئەوە بوو بەزەوە هەبوو بەسەوە بوو ئەی بۆچی چای ئێوە ینی ئەوە نەخۆش بوو هەر لەو سەردەمەوە ینی بۆ ئێستا ژات چای چاخانە چایشی تایبەت و خۆشە وەکو چای ماڵەوە نییە ینی لە ماڵەوە هەرچێکێکی وەکو چای چاخانە دەرناچێت نهێنی ئەوە چییە بۆ بە خەڵکی ناڵێ وڵانی لەکەی شێرەکە ئەوە لە ماڵەوە ئەکوڵێت گوێ نهاتێ مەسەلە خێزانە یانداکە چاکە لێن یەکە لەسەر تەباکو ئەڕوات تە بەدەم قسەکردەوە مەشغوڵە بێ بۆ قسێت چاکە بۆ بەسەبنی ئەوەیە خۆی نابێت چاک بڵێت یعنی نەوعی چاکە جۆری چاکە و تێکەڵکردن و ئەم شتانە دەوری ئەنواعی هەیە ئێستا مەزوعێ چا هەیە وڵی هەر ناخورێ بەخۆ ئێستا ئێستا ئێوە لە چایخانەی شاو چ چاک لێنێ وڵام مەزوعەکە مەزوعێ چا تێکەڵاوێکین تێکەڵاوێکە کەواتە نهێنیەکەی و بەس ئەم جۆری تێکەڵاوکردن و شێوازەکەی خۆتان لێنانەکەی ئەساسە وی لێنەکەی ئەساسە لێنانەکەی ئەساس بەس ئەو چانە نەکە بە عەمەل نایەت هەیە چاکە لە چا لێنێ تامی خەنایە ڕاست بە عەمەل نایەت بەس من لە ماڵی ئێوەش چام خوارد هەر تامی چاکەی شعبی ئێ ئێوەیە خۆدا بەدەستی ڕێی دێنرا ڕاستە دەستەکان خۆش بێت لە جاران لە چاخانە طبعا ئەم دەبە ئاوانە نەبوو کە ئێستا هەموو کەسێک دەبێ ئاوی هەبوو جام هەبوو وابوو ینی بۆ نمونە وەک باسی ئەومان کرد کە زۆربەی ئەو کەسانی لێرە بوون بە یەک جام ئاوێ نەخواردن ئێستا بەربوون وە ئێمە مەرکارێکمان نەبوو ئەلیا داوان نابوو من پڕمان نەکرد لە ئاو باش ئەو ئاوە نییە لە ژێری شۆ جامێکمان دانا وردەوە هاتە خوارەوە قەترە قەترە ڕاست جا مەسە ئاومان بۆ دوکانی ئەم حەمێسخانە کە باوکی دووتر بەرهەموان بەڕێپێ لەگەر مامی ئەوانە منە کە ئەوان بۆ بەر لە جامی گەڕە بۆ بردن بەڕیزیان خواردەوە ڕاست ئەوە نەبوو کو ئێستا هەمووی هەمی خوارد بە یەک جام ئاوێ نەخوارد ئێستا بتڵەکە کە دەمی پیۆنا نایە بە مناڵەکە ڵێ دەم پیۆناوە جاران جیا بۆ ئێستا جیایە ڕاست ئەو لەمەیە لەو کەسانەی کە هاتوونەتە ئێرە لەو ئەدیب و نووسەر و کەسایەتیانە لە کۆنەکان بە تایبەتی چێت لە بیرماوە مەسەلەن سەردەمی پەنجاکان مامۆستا نەجمەدینی مەلا مەسەلەن کاگە ڕەشۆڵی گۆرانی بێژ ئەوە ڕەشۆڵ هاتووە نەجمەدینی مەلا هاتووە ئەخۆل هاتووە زۆر کەس هاتووە زۆریان بەس ناوەکان ناکەن بەڵام بەتر نایەتەوە ئێستا بینم کاک حەمە ساڵح دیلان هاتێرە ئەوە هەر هیچ ئەوە هەموو ئێوارێک بڕۆشتایەوە بانی باچە بۆتە بەش بڕۆشتایەوە دیش لەمەکی خواردەوە ینی زمانێک تۆ لەم چاخانەی بی زۆربەی ئەو کەساتیانت بینیوە و ئەوە لە نزیکەوە هاوڕێت بوو قسەتان کردو بەیەکەوە و بیان ئاشنا بوویت تا عمری براشتی بینوێتی ڕاستە چکە لەگە ئەت بەیەکەوە بووی یامە تێواکوانەیە دوای باوکەوە پاتیکە ڕشتاویەک ئیترێمە کەشتە کەوتە دەزێمە ڕاست هەر پێشبراکەی با بڕێکاوە ئەو عمەرەوە منمەوە ئەو جەمالەوە و جەلالەوە و هیوایە و ئەوانە بەزێەوە لە چاخانەکە زیاتر بەس چاتان هەیە ینی شتی شا هەیە مەحەلەبی هەیە کاپوچینا هەیە قاورمە هەیە قاورمەکەی بە ناوباگە تەبا قاورمەکە بە ناوباگە هی کاکە ئامان لەوە جەنابە بزانێت قاورمێکی پاکوتەمیز و بەڵێ خۆشەکە کاکە ئامانج بەس حیفێکی زوو تەواو بێ فریای ناکەوی زوو نەی فریای ناکەوی
دەستەکانە خۆش بێ کاک چاوەکەی بەکەجیان. بە قوربانە. دیارە یادگاریەکان زۆرن بەڵام کاتی بەرنامەکە بەرەو کۆتایی ئەچێ ئێمە ئەمڕۆ زۆر زۆرمانومان کردی دەستەکانە خۆش بێ جەنابەت هیچیشی لەو کەسایەتیانەی کە یادەوەری شاری سلێمانیت بە هەموو کەسێک لە شارە چای دەستی ئێوەی خواردووە هاتوتە چایخانەی شابوو یانی توانی وتانە ئەم چاخانەیە وەکو یادەوەری باوکتان وەکو یادەوەریکی ئەم شارە تا ئەم ساتە بپارێزنەوە بەو تەمەنەوە خۆتان یەن ڕۆژانە لێرە کارەکەن و خزمەتەکەن و تا ئێستا چاخانەکەتان وەکو خۆی پاراستەوە بەڕاستی جێگەی شانازین بۆ ناوکارم بێتەوە ئێستاویش ئەو کوڕی ژەمال لە لاوە ئەنی برێم حەبڵێم بۆ کوڕ و کوڕەزای ئێوە ئیشەڵا بەردەوام من چایخانەی شاب سیمبولێکی جوانە شوێنێکی دیارە سلێمان ئەو جاری وایە مەسەلە ئاماجە ئەمەتیانەیە ئێمە نابێت ئێمە نایپۆتێنین شەڵا نافۆتی و هەر ئەمێنێتەوە وەکو شوێنێکی دیار و جوانی سلێمانی و ئێوەش ئەو شانازیتان پێ بڕاوکە لێرە کارتان کرد ساڵانی زۆرەکەین ئێمەتان بەسە کردەوە و ویوادانتان گەورن کاگێ بەکەشانمان ئێمە خزمەکاری ئێوەی ئەزێتمان نان ئێمە ئێوەش بێ بۆ زۆر سپاس بۆ جەنابەت مانومان کرد خۆشەویستان بەم شێوێ هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان